هەرکە بۆردومانکردنی غۆتەی ڕۆژهەڵات دەوەستێت خەڵک دەکەونە گەڕان بە شوێن تەرمی قوربانیەکاندا. باوکی محەممەد لە بۆردومانەکاندا کوڕێکی و برایەکی و خوشکێکی و بووکەکەی و کچە 9 ساڵەکەی کوژران و ئێستاش بە شوێن تەرمی کوڕێکی تریدا دەگەڕێت. هەموو هاوڕێکانیم بە خاک سپاردووە، ئەوانە بە بەردومانەکان کوژراون. تەنها هیوایەکی هەم بێت ئەوەیە تەرمی کوڕەکەم بدۆزمەوە و بتوانم سەردانی مەزارەکانیان بکەم. لەگەڵ هەروادێ و زۆربوونی ژمارەی قوربانیەکان لەو ناوچەیەدا سەرۆکی سووریا جەخت دەکاتەوە لەوەی هێرشەکان بەردەوام دەبن. چونکە هێشتا خەڵکێکی زۆرمان و پێشمان وایە زۆرینەن لە غوتەی ڕۆژهەڵات و دەیانەوێت لە دەستی تیۆریستان دەربچن و بێنەوە ژێر باڵی دەوڵەت. ئەوە پێویستە ئاگربەس هەبێت و ڕێگە بکاتەوە ئەگەر بۆ یەک کەسیش بێت. رووسیا هاوپەیمانە سەرەکیەکەی ڕژێمی سووریاش متمانە دەدا بە چەکدارەکانی ناو غۆتە و دەشڵێت هەموو پێداویستێکی گواستنەوەشیان بۆ دابین دەکرێت. هەموو ئەو چەکدارانی دایانێت غۆتەی ڕۆژهەڵات جێپێڵن بە چەکەکانیانەوە لەگەڵ کەسوکاریاندا لەلایەن ئێمە و متمانیان دەدرێتێ بەبێەوەی دەرباز ببن و هیچ شتێک بەرامبەریان نەکرێت. ئەو هێرشە خوێناویانەی حکوومەتی سووریا و هێزە هاوپەیمانەکانی وهایان کردووە بە هەزاران کەس خۆیان بخزێنە ناو تونێل و ژێرزەمینەکانەوە تا خۆیان بپارێزن. برسیمانە منداڵەکانمان شیریان دەوێت، خواردنیان دەوێت، ڕوت و قوتین، چڵک و پیسی خواردووینی ژیانمان وێرانە. تکا لە هەموو لایەک بیکەن بە خاتری خوا ڕەحمێک بە خەڵکی غوتە بکەن. حکوومەتی سووریا و رووسیای هاوپەیمانیشی ئەو ئەگربەستە 30 ڕۆژەی نەتەوە یەکگرتوەکان بڕیاری لێدابوو فەرامۆشیان کردووە و لەبری ئەوە جەخت لە 5 کاتژمێر دەکەنەوە بۆ گەیاندنی کۆمەکەکان بۆ دانیشتوانی غۆتە. باشکرایی ئاگربەستەکە کاریگەری نییە. رووسیا داوای کردنەوەی ڕاڕەوی مرۆڤیانە دەکات. ئەمە وەک گاڵتەیەک وایە. پێویستە رووسیا ڕێگەوە بکات نەتەوە یەکگرتوەکان ڕێکەوتۆ لەسەری و خۆشی دەنجی داوە پێی. ئەویش ئاگربەستی سەرتاسەریە لە سووریادا. کاروانی کۆمەکەکانی نەتەوە یەکگرتوەکان گەیشتە غۆتەی ڕۆژهەڵات پاش 7 ڕۆژ لە بڕیاری ئاگربەستەکەی UN. ئێمە وابەستە نابین بەو 5 کاتژمێرەوە. وتومانە ئەوە کاری نەکردەیە لەو ماوەیەدا. ئێمە وتوێژمان کردووە و وەهامان ڕێخستووە 12 بۆ 16 کاتژمێر پێویستن بۆ دابینکردنی یارمەتیەکان لە غوتە. دانڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و تریسا مەی سەرۆکوەزیری بەریتانیا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا هاوڕابوون لەسەر ئەوەی مەینەتیە مرۆڤایەتیەکانی غۆتەی ڕۆژهەڵات لە ئەستۆی سووریا و رووسیادایە.